کاری وەزارەتی داراییە بۆ ئێمە گرینگە کە بانک چەکەکان شایستەکان سەرفکە طبعا ئەو کێشەیە ڕاستە لە سلێمانی باز دەکرێت و لێدوانی تێدایە بەداخەوە من بۆ هەندێک بەڕێز کە دێنە سەر سوۆشەل میدیا یان لە ڕاگەیانێک هاوڵاتی بێئومێد دەکەن هاوڵاتی دەترسێنن ڕاستە ئێمە معاناتمان هەیە معاناتی خۆمان ڕەنگە خۆمان باشتر بزانین و زیاتر بزانین چارەسەریەکانیش دەزانین لە چێیە چارەسەریەکان لەسەر تۆڕی سوۆشەل میدیا نیە لەسەر ڕاگەیانەکان نیە ئەگەر بێن لەگەڵ بەڕێز بەڕێوەری گشتی باز بکەن خۆی دەزانێت چارەسەریەکە چۆنە ناکرێ بڵین مردنی جەماعی بەڕێگەوەیە یعنی ئەم ترسانە لە پێناوی چییە ئەم کێشەیە هۆکارەکەی بەڕێوەبەرایەتی تەندروستی وەزارەت تەندروستی نییە من سپاسی ڕاگەاندن کارەکانەکەم کە زۆر خەمی ئەم بابەتەیانە بەڵام تکاتان لێکم پشتن لای و کەسانەی کە ساحەبی ئەم بڕیارن و بەم بڕیارەی ئەوان ئەم کێشەیە دروست بووە لە پارێزگای سلێمانی ئەویش لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و بانقەکانی سلێمانیا خۆی بینێتەوە زۆر واضحە یعنی پێویست ناکە هەموو دقەیەک ئەم پرسیارە ئێمە دووبارە بکەینەوە ڕوونمان کردوێتەوە بەڕێزان ئێمە کێشەکەمان لە نەختینەکەمان نایەنێ با من نمونەیەکتان ببێ یعنی لە بانقی لە مروری سلێمانیەوە 500 میلیۆن بۆ نمونە مانگێک ڕوات بۆ سندوقی شێرپەنجە ئەم 500 میلیۆنە ئەدرێ بە موچە نادرێ بە نەخۆشخانەی هیوا کێشەکە ئەمەیە ئێمە ئەو حسابەکەمان بۆیە وەکو حساب وەکو ڕقم بەڵام نەختینەکەی سلێمانی بەکارهێنرێ بۆ موچە